شارێکی وشی هەولێرێ عائلە لەوانەیە بە بەرمیلێک بە بەرمیلونیوەشی بگاتە بەهارێ بەڵام بەڕاستی لێرە سەختە من داوا ئەەکەم ساڵانە هەتا 3 بەرمیل بندرێتێ باشە ئەمە ساڵوێ 2 بەرمیلێک دەمانێت بەڕاستی بەش هیچ ناکە ناسارین بەگران دەکڕین یعنی ئەوە وەکو داواکاری عزمان لێە نەوتمان زیاتر بدرێتی لەبەر ئەوی سەرمایەکەی سەختە زستانەکەی سەختە بەڕاستی گوند و شارقەت نابتێک بەخێر من سرچاوم بەخێر من لەوە گوندەکەمان گوندی بندایزان خۆشحاڵین بە گوندتان بەڕاستی وەرزی سەرمالێرە تقریبەن لەمان جیازە دەست پێەکە وەڵا ساڵ هەیە لە 15دا ئەمە سۆبن پێکردیە یعنی عساب کە تو لۆمان جیازە دەبی ئامادەکاریت کردبی دەبی خۆت حازر کردبی لۆ زستان تامان زستانی ئێرە سەختە بتێنێتەوێت بەفرە بارانە شەختێ سەرمایە ئینسان دەوی پێشوەختەوە شکابرای گوتی خۆی حازر بکە بەڕاستی سوتەمەنیمان زیاتر دەوێت بگرە ئەگە داربی طبعاً دەبی دارەشی باش کۆ بکەوە هەموو کەسیش دار بەکار نانی سۆبی داران ئەگەر نەوتیش وڵی لەوانەیە ماڵ هەیە 4-5 بەرمیلی دایسینی هەتا مانجی 5 سەرما بەردەوامە بە ساڵ ئەگۆڕێ ئەم بەخۆم هەتا مانجی 5 سۆبەم پێکردی سۆبەی نەوتی هەتا مانجی 5 هەر ماڵێک لێرە چەند بەرمیل نەوتی پێویستە لێرە تقریبا 5-6